ساتی هێنانە خوارەوەی تەرمیەکێک لەو گەنجانەیە لە یەکێک لە شاخەکانی شارەدەی تەوێڵە بەهۆی تەقینەوەی گولاوان گیانی لەدەستدا. ئاسۆکەی کاوس تەمەەن 30 ساڵە و پێشمەرگە بووە. کاتی تەقینەوەی گولاوانەکە دەست بەجێ گیانی لەدەستدا و پاشان لە گۆڕستانی گوڵانی خوار و بەخاک سپێردرا. ئەم گەنجانە بە ئەوەی کە من زانیومە پێم وایە دەستکاری ئەڵغامیان کردویتر بۆ هەر شێوازیەک بوو ئەویان نازانم تر ئایا دەستکاریان کردووە پیانە تەقیوە تۆ ئاگاداری ئەوە نینەوە مەگەر لیژنەی لێکۆڵینەوە ئەو بڕیارە بلا من ناتوانم بڕیار بدەم زانم بۆم وەکو ئەوەی بیستمە ئەڵێن گوایە ئەو منتیقەیە کوێستانە و ڕێوازیەیە بە بەسی ڕێواز ئیتر ئەویان نازان. گەشتیار شەریف و ئاسۆپێکەوە چوونەتە ناوچەی تەوەنەی سنووری شارەدەی تەوێڵا. پۆلیسی هەڵەبجە لە ڕاگەنراوێکدا ئاماژەی بۆ کردووە بەهۆی دەستکاریکردنی گولاوەنەوە 2 کەس گیانیان لەدەستداوە. گەشتیاری تەمەەن 21 ساڵ کە پیشەی کاسب بووە پاش چەند کاتژمێرێک بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی لەدەستدا. دیارم کوڕانەی ئەمە زۆر هۆگریەک بوون و بەردەوام پێکەوە بوون. زۆر جار ئەڕۆشن بۆ شاخ بۆ سەفرە بۆ سیاحە بۆ گەشت بۆ گژوگیای بەهارە بۆ بێتاقەتی خۆیان زۆر جار لە شاخ بوون پێکەوە ئەمانە. بەڵام قەدەرن دوێنێ دیارە تا نیۆڕۆ لە هەڵەبجە بوون دوای نیۆڕۆ ڕۆشتبوون بۆ منتیقەی تەوێڵە و لە ئەو حەدەسە ڕوویدا و بەداخەوە یەکێکیان کە برازامەوە ئەوکیشان کە خزممە هەردووکیان وفاتیان کردو. ئەو 2 کەسە وەک زانیاریە سەرەتایەکان دەڵێن بۆ کۆکردنەوەی گیابارەکان چوونەتە ناوچەی تەوەنی ئەورامان و تایی ماتۆرسکیلەکەیان تەقیوە. پاشان هاوڕێیەکیان ئاگادار دەکەنەوە و دەچێت بەدەمیانەوە. ئاگاداریان دەکاتەوە کە دەستکاریکردنی ئەو گولاوانە جێگەی مەترسیە و دوور بکەونەوە لی. پاش چەند خولەکێک دەتەقێتەوە وەردووکیان گیان لەدەستدەدەن. ئەمە بەپێی گێڕانەوەی یاوڕەکەیان. لە سنووری پارێزگای هەڵەبجە و بە دیاریکراوی نێوان وڵاتی ئێران و هەرێمی کوردستان ناوچەی مەترسیدارەیە کە هۆشداری بە خەڵک دەدرێت نزیکە و شوێنانە نەکەونەوە. ساڵانەش لە سنوورەکەدا ڕووداوی یاوشەوی جەرگبەر 2 بارە و 3 بارە دەبێتەوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.